هەر لە یاریگاکانی کوردستان چاپڕچەکانی خولیناوی تازە پێگەشتوانیانەکانی کوردستان بەردامیەوە سیروان نوێژ بەبردنەوە دەستی بە یاریەکانی کرد لە یاریگای خۆی سیروانی نوێ میوانداری دەربەندیخانی کرد و ئەنجامەکەش بەبردنەوە یانەی خاوەن یاریگا کۆتایی هات. یارەکە بە بێزیە دویانە دەستی پێکرد و یاریزانانیش با چەنێرشێک وەڵام یەکتریاندایە، بەڵام گۆڵکردن دوواکەوت بۆ خولۆکی 42 کاتێک بۆ محەممەد گۆڵێکی بۆ سیروان نوێ تۆمار کرد. جێمی دومی یانەی خاوەن یاریگا باشتر بینرایە و دوو گۆڵی تریان لە خولەکانی 63 و 78 لە ڕێگەی عەبدوڵڵا عەبدولکەریم و دیدار سیروانەوە بە لەدانی سزا تۆماریان کردن. لە کۆتاییش دارەکە بە ئەنجامی 3 گۆڵی بێ بەرامبەر لە بەرژەوەندی تازە پێگەشتوانەی سیروانی نوێ کۆتاییات و یەکەم بردنەوەیان لە خولەکە و لە یەکەم یاریاندا تۆمار کرد. سپاس بۆخوا توانیمان ئەمڕۆ لە یەکەم یاری خولینایەبی تازە پێگەشتوانی کوردستان لە یاریگای خۆمان سەرکەوتنێکی گرنگ تۆمار بکەین. ئەم یارە گرنگیەکی تایبەتی خۆی هەبوو بۆ ئێمە چکۆ هەست فێقێکە داغڵی دەوری ئەبێ یەکەم یاری تۆزێ قورس دەبێ دەستخۆشی لە سەرجەم یاریزانان و دەستەی کاریژێڕی بە تایبەتی هاوکارێکی باشمان بوون و ئیشەڵڵا هەوڵێن یاریەکانی تریش سەرکەوتوو بین و ئیشەڵڵا ئیش لەسەر یاری داهاتوو ژەکەین. ئامانجمانەوەیە ئێمە لە پلەی یەکەم و دووەمی یان سێمی ببین ئینشەڵڵا هەوڵی ژەی نازناوەکە بەدەست بێنین. ئێمە وەکو خۆ ئامادەکردن هیچ ئامادەکاریەکمان نەکردوە. تقریبان 26 مانگ من ئاگادار کراوم کە تیپ ئامادەکەم هەموو یاریزانی تیپی میلیە و بەرهەمی ناوخۆی شاری دەربەنیخانە هێناومە بۆ ئەم پاڵەوانێتیە. هیچ ئامادەکاریەکمانە نە یاری دۆستانە نە ڕاهێنانێکی بڵێ بەس هەنێ ڕاهێنانە پێکردن بەس توانای جستەیان تۆزێ بەرزکەمەوە. بەڕاستی ئەم ڕۆمانوبوونیان زۆر پێوە دیار بوو، زۆر پێیانەوە دیار بوو کە تیپێکی ئامادەنین بە ئەخطای فەردی دۆڕین و تیپی بەرامبرش تیپێکی خراپ نەبوون. دیار بوو ئەوان لە ئێمە ئامادەتر بوون. ئەگینا دڵنیام ئەنجامەکە وانەیە بوو. دڵنیاتانەکەمەوە کە ئەم تیپە ئەگەر 5 هەفتە 6 هەفتە لە بەردەست مابووایە تیپێکی زۆر 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 جیاواز دروستە بوو لەمە و ئیشەڵڵا ئومێدیشم پێیانە بتوانم یاریەکانی تر پێکهاتەکە دەستکاریەکی بکەم